بەڵێ بەردەوام دەبین لەگەڵتان لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ دەکەین سەبارەت بە دەست بەکاربوونی سەرۆک کۆماری نوێی عێراق بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید و هەروە سەبارەت بە کار و بەرنامەی داهات و سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان عێراق و وڵاتانی نێودەوڵەتی و بەتایبەتیش سەبارەت بە کاریگەری سەرۆک کۆماری نوێی عێراق لە باشترکردنی ئەو پەیوەندیانە لەگەڵ بەڕێز سەروان گۆمەشینی چاودێری سیاسی و شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی بەڕێزیان لە هەولێرەوە لە مڕماڵە تایبەتە بەشدار دەبن. کاک سەروان سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. سەرەتا لەوە دەست پێ بکەین دکتۆر لەتیف ڕەشید، یعنی دەزانین کە چوارەم سەرۆک کۆماری کوردە لە عێراقدا، ئەمە بۆ جارێکی دیکە تا چەند دەستکەوتێکی گەورە و گرنگە بۆ گەلی کورد بە تایبەتی و سەرۆک کۆماری نوێی عێراق کە بۆ جاری چوارەمە لە لای کوردە و لەلایەن کوردێکەوە بەڕێوە دەبرێت. فەرموو. سپاس خاتون. سەرەتا من دەستخۆشی لە بەڕێزت دەکەم ئێوارەی بەڕێست و بینەرانی بەڕێزی کورسات نیوز باش بە هیوام کە دەستپێکی پرۆسەیەکی نوێی سیاسی لە عێراقدا بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید کە دەکرێت لێرەوەوە پێناسە و تعریفی بکەین کە بەڕێز دکتۆر لەتیف کادیری یەکێتیە، بەڵام کاندیدی کورد و بەتایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیشە، واتە کەسێکە کادیری یەکێتیە بەڵام کاندیدی فرەڕەهەندە یا کاندیدی پارتێک و لایەنێک زیاترە. ئێمە بۆیە دەتوانین هەمومان پیرۆزبایی لێ بکەین و هەمومان بەهی خۆمانی بزانین و بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید وەکو سەرۆک کۆماری تازەی دەست بەکاربووی عێراقیش خۆی بە مڵکی هەمویان بزانێت، چکە لە ڕووی پرۆتۆکۆلەوە لەمڕۆوە بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید کەسی یەکەمی عێراقە و بە مەسابەی باوکیشە بۆ عێراقیەکان. بۆیە من بە دەستپێک و سەرەتای ڕەوتێکی تازە یان با بڵێم سەرەتایەکی تازە لە سیاسەتی عێراق و داڕێژەری سیاسەتی عێراق دەیبینم. زۆر گرنگە کاتێککە کۆدەنجیەکی لایەنە عێراقیەکان بەگشتی و لایەنە کوردیەکان بە تایبەتی لەسەر بەڕێز دکتۆر لەتیف هەیە، وەکو سەرۆک کۆمار پاڵپشتی کرا، سەپۆرت کرا، پشتیوانی کرا و 2000 سەرخرا. پیرۆزبایی دووبارە لە جەنابی سەرۆک کۆمار و لە کۆمەڵانی خەڵکی عێراق بەگشتی و کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین بە تایبەتی. باشە کاک سەروان، ئەگەر باس لە ئەزمموی دکتۆر لەتیف ڕەشید بکەین کە ئاشکرایە جەنابیان بە درێژایی چەندین ساڵ چەندین پۆست و پلەی جیاوازیان هەبووە، ئەزمموونێکی دوور و درێژیان هەیە و بەتایبەت کە هەر لەو سەردەمەدا کە وەزیر بووە لە حکوومەتی عێراق و هەروەها هاوکات کە ڕاوێژکاری سەرۆک مامجەلال بووە لە سەرۆکایەتی کۆماریانی بەتەواوی ئەزمموونی کە جەنابیان هەیەە، ئەمانش تا چەند گرنگ و پاڵپشت دەبن بۆ سەرۆک کۆمار. بێگومان شارەزایی و ئەزممون لە کاری سیاسی زۆر گرنگە بۆ هەر کەسێک بێ. جەنابی کاک دکتۆر لەتیف ڕەشید سەرەتا لە خانەوادەی خاڵی خۆش بوو سەرۆک مامجەلال بووە و لە ڕسمی سیاسەتی یەکێتی بە ئاگا بووە و پلەی بەرپرسیارەتی لە ناو حکوومەتی عێراقی هەبوو وەکو وەزیر 2000 لە ناو خودی کۆشکی کۆماری وەکو ڕاوێژکاری باڵای ڕەوانشاد جەنابی مامجەلال کاری کردووە. ئەمانە هەمووی خەرمانن، هەمووی ئەزممونن، هەمووی ئەو دەرسن کە لە مێژووی ژیانی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید کە کاری لەسەر کراوە و بە پێی ساڵان و قۆناغەکانی ژیانی سیاسی ئەم ئەزممونانە هەمووی کۆکراوەتەوە. 2000 کاک دکتۆر لەتیف ڕەشیدێک دەبێتە سەرۆک کۆماری عێراق کە وەکو پێشتر باسمان کرد کاندیدی کووردە تەوافقێکی لەسەر هەیە کە ئەوە خۆی لە خۆیدا جێگای افتخارە بۆ گەلی کورد کە ئەگەر چی لە پێشی پرۆسەکە و دەستپێکی پرۆسەکە و هەڵبژاردننی پرۆسەکە ئێمە نزیکەی دەمانگ
دواکەوتین لە پێناوی ئەوەی کە بتوانین لە نێوانی باش و باشتر اختیار بکەین. کاتێک کە تەماشا دەکەین بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید ئەزمونێکی نێودەوڵەتیشی لە هەم بواری ئەکادیمی وەکو ئەندازیارێک، هەم لە بواری سیاسی لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەم لە بواری کاری دەوڵەتداری وەکو وەزیر، هەم لە بواری ڕاوێژکار وەکو ئەوەی کە پێشتر لە کۆشکی سەلام و لە سەردەمی ڕەوانشاد جەنابی مام جەلال لە وەکو کاری ڕاوێژکاری کاری کردووە. هەموو ئەوانە دەبنە پاڵپشتێک بۆ بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید کە بتوانێت باشتر و بە ئەزمونتر و شارەزایەنەتر و نەرمونیانتر و بە حوسەڵەتر بتوانێت کارەکانی سەرۆکایەتی کۆماری عێراق بەڕێوە بە بیریشمان نەچێ عێراق ئەوڕۆ لە دنیای دەرەوە لەسەر ئاستی جیهان عێراق ڕژمارەیەکی بەرچاو و کاریگەرە لە نەخشەی ئۆپێک و لە نەخشەی نەوتی جیهانی و گازی سروشتی. لە هەمان کاتدا پۆستی سەرۆکۆماری عێراق پۆستێکی سیادی و سیاسی و تەشریفاتیە، کەواتە بۆیەش بە پێی پێگە و گرنگی ئەو پێگەیە هەمیشە تەماشا دەکەی سەپۆرتێکی گشتی نێودەوڵەتی و زۆر و زیاد لە ڕەهەندێک وەردەگرێت لە تشکیلی حکوومەتی عێراقی و پۆستە باڵەکانی حکوومەتی عێراقی. زۆر جار پەنجەی تاوان یان با بڵێم کەم تەرخەمی بۆ کورد درێژ دەکرا کە ئەوە کوردە هۆکارە لە بەردەم تشکیل نەبوون و پێک نهێنانی حکوومەتی عێراقی لەبەرەوەی سەرۆک کۆمار پشکی کوردە و کورد ناتوان لە نێوان خۆیان ڕێکەون و سەرۆک کۆمار هەڵبژێرن. بەڵام هەرچەندە لە ڕاستیشدا دەق ئەم پێچەوە ئەم دەستەواژەیە ڕاست نەبوو، بەڵام دوزار ئێمە توانیمان بە هەوڵەکانی سەرۆک بافەڵ تاڵەبانی وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کاریزمایەکی گەنج و بوێر و پێکراو لە کایی سیاسیدا توانیان بگەنە ئەو بڕیارەی کە بەڵێ ئەوە تا کورد نەک بوو بە بربەست لە بەردەم تشکیلی حکوومەتی عێراقی، بەڵکو کورد توانی هەر خێرا بەڕێز محەممەد شیع سوودانیش ڕابسپێرێ وەکو سەرۆکی حکوومەت و کۆدەنجیەک لەسەر سەرۆک کۆمار و سەرۆکی حکوومەتی داهاتوی عێراقی دروست دەکرێت و ئومێد دەکەین لایەندا بتواندرێ بە خێرایی کابینە ویزاریەکانیش پێک بێن بەڕێز سوودانیش وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاوکار لەگەڵ بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید بتوان پرۆسە سیاسیەکە بەرەو پێش بێت. باشە کاک سەروەندەمە دواتریش پرسیاری ئەو بکەم سەبارەتدار بۆ کۆدەنگی کە جەنابەت باست کرد کە کۆدەنگی هەبوو لەسەر سەرۆک کۆماری نوێی عێراق هەم لاەنە سیاسی کوردیەکان و هەم لە عێراقیش دەمێت دواتر باس لەمە بکەین کە تا چەند ئەمە گرنگ و کاریگەر دەبێتەوە بۆ هەنگاوەکانی داهاتوو. بەڵام هەر سەبارەت بۆ ئەزمونەی کە باسمان کرد ئەزمموی دوور و درێژی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری نوێی عێراق هەم لە کاری سیاسیدا هەم لە حکوومەتدا و هەم لەسەر ئاستی نێودەوڵەتی کەواتە ئەو ئەزمموی جنابیان چۆن کاریگەر دەبێت کە ئێستا وەکو سەرۆک کۆمار بۆ باشترکردنی پەیوەندیە نێودەوڵەتیەکان و باشترکردنی پەیوەندی عێراق لەگەڵ وڵاتانی دیکەدا. بێگومان بەڕێز کاک دکتۆر لەتیف ڕەشید ئەم ڕاستیە زۆر باش دەزانێت و درکی پێکردووە کە بەرپرسیارەتی لەلایەکە شەرەف و شانێزیی بێوێنە و گەورەیە و لە هەمان کاتدا ئۆباڵێکی قورسی مێژوویشە لەسەر ئاستی کەسەکە، دوزار لەسەر ئاستی وڵاتەکە، دوزار لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکانی وڵاتەکە لەگە وڵاتانی دیکە. بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید لەم ڕاستیە جوان جوان درکی کردووە کە سەرۆکایەتی کۆمار تەکلیفە و بەرپرسیارەتیەوە مەسئولیەتێکی مێژوویە بە حکمی ئەو تەجربە ئەو مێژووە ئەو با بڵێم ساڵانەی خەباتی لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و ژیانی لە دەرەوەی وڵات و خوێندنی لە بوارە ئەکادیمیەکان تا بەدەستێنانی پلەی دکتۆرا هەموو ئەو شتانە ئەو ئەزمونیان بۆ بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید دروست کردووە کە بڵێ پەیوەندیەکانی نێوان عێراق و وڵاتانی ئیقلیمی وڵاتانی دەرەوە و پەیوەندیەکانی نێوان وڵاتی عێراق لەگەڵ هەموو پارتە سیاسیەکان لە ناوخۆی عێراق و لە دەرەوەی عێراقیش ئەمە کاری دەوێت
ئەمە کارێکی ئاسان نییە وەک دەڵێ ڕێگایەکی گوڵڕێژ نییە بەڵکو پەیوەندیەکان دەبێت لە ئەمڕۆوە ئاپدەیت بکرێنەوە و تازە بکرێنەوە و جارێکی دیکە گڕ و تەوژم و هێزێکی دیکەی بەبەر بدرێتەوە بۆی کە بتواندرێ ئەو ئینعیزالەی کە ساڵانێکی لەمەوبەر لە حکوومەتی عێراقی مەبەسم بەر لە ساڵی 2023 کاتێککە عێراق گۆشەگیر بوو عێراق داخراو بوو عێراق هیچ گەشتێکی ئاسمانی بۆ نەداهات و هیچ گەشتێکی ئاسمانی لە عێراق نەدەچوو بە وڵاتان هیچ بەحسەیەکی دیبلۆماسی نەداهات بۆ عێراقوە هیچ گروپێکی گەشتیاری نەداهات و پێتەوانەکەشی هەر دروست بوو لە سەردەمی ڕژێمی پێشووتر و لە پێش ساڵی 2023 دەبێت لە چوارەم دەورەی سەرۆکایەتی کۆمار کە خۆشببختانە کووردە و لەناو کوردیشدا پشکی یەکێتیە دەبێت ئەو ڕاستیە جوان هەمومان هەستی پێ بکەین و بیشی سەلمێنین بە کارکردن بیسەلمێن هەڵبەتە کە دەبێت کاری زیاتر و زۆرتر بکرێت کاری باش کراوە بەڵام کاری زۆرمان لەبەردەم ماوە بۆیە ناکرێت لەسەر هەروەکو ئەو دەستەواژەیە کە ڕەوانشا جەنابی مامجەلال هەمیشە دەیگوتەوە کە ئێمە نابێت لەسەر چەپکە گوڵی سەرکەوتن خەومان لێ بکەوێ بەڵێ ئێمە سەرکەوتنی باشمان بەدەستێنە ئێمە سەرۆکایەتی کۆمار بۆ جاری چوارەم دەبێتەوە پشکی کورد و لەناو کوردیش دەبێتەوە پشکی یەکێتی بەڵام هەر ئەوە بەز نییە ئیدارەدان و ئیدامەدان و بەردەوامبوونی ئەو پۆستە ئەو بەرپرسیارێتە گرنگە ئێمە دەبینین لە ناو عێراقا کۆدەنگێکی زۆر لەسەر بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید هەیە بەڵام ئەو کۆدەنگیە کاتێک بەردەوام دەبێت کە کاری باششی لەگەڵ بێت کە ئایندی باشی لەگەڵ بێت کە دنیابینی و ڕوونتربینین و کاری باشی سیاسی و ئیداری و پرۆتۆکۆلی و تەشریفاتی زیاتری هەبێ بەڵێ لە عێراقدا دەستەواژەیەک باوە دەڵێ سەرۆکایەتی کۆمار دەستەواژەیەکی وایە کە دەڵێ پرۆتۆکۆلیە بەڵام ژیانی ئەوڕۆ ژیانی پرۆتۆکۆلی و پەیوەندیەکانە ژیانی ئەوڕۆ ژیانی سیاست و ژیانی سیادیەکانە لە ناو وڵات و لە دەرەوەی وڵاتیش باشە کاک سەروان سەبارەت بۆ کۆدەنگیەی کە لەسەر سەرۆک کۆماری نوێی عێراق هەیە لە نێوان لایەنە سیاسی عێراقیەکان و هاوکات لە لایەنە سیاسی کوردیەکانیش ئاشکرایە کە هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پارتی دیموکراتی کوردستان ئەم کۆدەنگیە تا چەند گرنگە و تا چەند دەبێت بە تایبەت لایەنە سیاسی کوردیەکان ئەم کۆدەنگیە بە هەند وەربگرن و لەگەڵەوەشدا بتوانن کە دەستکەوتی باشتر بەدەست بهێنن لە حکوومەتی نوێی عێراقدا کە ڕەنگە لە ڕابردوودا ئەمە ئاشکرای و بینی ومانە کە هەندێک لایەنی سیاسی کوردی هەبووە لە بەغداد ئەوەندەی کە گرنگی بە بەرژەوەندی حیزبی داوە گرنگی بە بەرژەوەندی گەلی کورد نەداوە یاخود هەوڵی نەداوە بۆ بەدەستێنانی مافە دەستوریەکانی گەلی کورد بۆ لەمە دووە هەنگاوەکانی داهاتوو دەبێت چۆن بێت هێز و لایەنە سیاسیە کوردیەکان ئەم کۆدەنگی کە ئێستا هەبوو درێژەی پێ بدەن لەناو حکوومەتی نوێی عێراقدا. خاتونی بەڕێز من دەمەوێت هەم بەبیر جەنابتی بیانمەوە هەم بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بینێرانی بەڕێزی کورسات نیوزیش ئەوە باسکەم کە ئێمە دەبێت لە یەک کاتدا تەپڵی سەرکەوتن لە عێراق لێ بدەین سەبارەت بەوەی کە یا بەڵێم دەهۆڵی سەرکەوتن لە عێراق لێ بدەین بەوەی کە ئێمە پۆستی سەرۆک کۆمار 2000 باسم کرد کورد و لە نێو کوردی ژێکێتیە کە دەبێتە سەرۆک کۆمار ئەوە شایانی خۆشحاڵی گەلانی عێراق و گەلانی کوردستان و لە ناو گەلی کوردستانیش پارتێکی شۆڕەجێڕی خاوەن ئەزمون و خاوەن ڕابردوویی بێوێنەی وەکو یەکێت نیشتیمانی کوردستان دەبێتە خاوەنی ئەو پشکە ئەوە جێگای خۆشحاڵی و وەکو عەرزم کردن دەبێت تەپڵی سەرکەوتن یا داهۆڵی سەرکەوتن لێ بدرێت بەڵام لە هەمان کاتدا دەبێت لە ناو هەرێمی کوردستانیشدا زەنگی خەتەرناکی لێ بدرێت بۆ ئەوەی کە ئەگەر هەڵوێستی دووبەرەچی یان جیابوونەوە یان یەک دەنگی نەنواندن یان یەک ڕەنگی نەبوون لە نێوان پارت و لایەنە سیاسیەکان بەدی بکرێت ئەمەش کارێکی خراپە واتە دەبێت لە کاتێکە ئێمە دەهۆڵی سەرکەوتن و زەنگی خەتەرناکی بەیەکەوە لێ بدەین بۆیە ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر گەلی کوردستان و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان پێویستی بە یەک دەنگی و یەک ڕەنگی هەیە بیرمان نەچێ دوای ئەوەی کە سەرۆک کۆمار کۆتایی هاتوو ئەمڕۆ بەڕێزیان لە مەراسیمێکی پرشکۆدا دەست بەکار بوون لە کۆشکی سەلام حکوومەت ڕاست پێردایە بەڵام ئایا پشکی کورد لە ناو حکوومەتی
با بڵێم جێبەجێکار چی دەبێ، چەند وەزیر، چەند پۆستی ویزاری، چەند پۆستی سیادی بەرکورد دەکەوێ. لێرەدا لایەنە کوردیەکان و بەتایبەت سەرکردایەتی سیاسی کورد دەبێت زۆر زیاتر وردبینانەتر و شەڵگیرانەتر لەسەر ئەو مافوو دەستکەوتە دەستوریانە کار بکرێ، چونکە بیرمان نەچێ بەرپرسیارەتی ئەو ڕۆی بەڕێز جەنابی سەرۆکۆمار کاک دکتۆر لەتیف ڕەشید زۆر قورسترە لە بەرپرسیارەتی سەرۆکۆمارەکانی پێشە خۆی لەوانەی دوای خۆشە. بەرەوەی ئێمە تەماشا بکەین لە ڕووی جوگرافیەوە ئێمە کۆمەڵێک ناوچە لە خاکی هەرێمی کوردستان قەتێنراوە بە هەر هۆکارێک بێ من ناگەڕێمەوە سەر ئەوەیان، بەڵام ئەم حامی دەستورە و پارێزگەری دەستورە، ئەم دەبێ وەکو پارێزەر و پارێزگاری کار لە دەستوری عێراقی لە خاچی عێراق لە خاچی هەرێمی کوردستان کار بکا بۆی کە بتوانێت بەلای کەم مادەی 140 و ناوچەکانی ژێردەسەڵاتی ئیستای حکوومەتی عێراقی کە هەمومان دەزانین لە ناوچەکانی بەر لە 16 ئۆکتۆبری ساڵی 2017 بۆ ئێستا بگەڕێنرێتەوە و ئیدارەکانی ئەو ناوچانەی کە کوردنشین و شاری کوردین بە دیمۆگرافیا و جوگرافیا جارێکی کەوانە کاریان لەسەر بکرێتەوە و بێندرێنەوە ژێر چەتری هەرێمی کوردستان و شوناسی نیشتیمانی و کوردبوون و کوردستانی بوونی پێ بدرێتەوە. بۆیە ئەو پرسیارێک کە جەنابێت کردە پرسیارێکی لە جێیە، بەڵێ یەک دەنجیمان، یەک ڕەنگیمان، یەک ریزیمان ئیساوڕۆ لە هەموو کاتێک پێویسترا. لەسەر ئەو مەسەلەی کە لێرە و لەوێ پارتێک لە پارتەکانیان، هێزێک لە هێزەکانیان، هێزی کوردستانیمان هەبووە، بەڵێ لە سەرەتای من پێم وایە دەستکەوتی سەرۆکۆمار بەتەنها بۆ یەکێتی نیشتیمانی ئەوە تاکە دەستکەوت نەبوو. لە دوای هەڵبژاردننی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید وەکو سەرۆکۆماری عێراق تاکە دەستکەوت نەبوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵکو هاوشانی ئەو دەستکەوتە دەستکەوتێکی تری گەورە هەبوو، ئەویش کە گەڕاندنەوەی ئیرادەی یەکێتیە و سەرکەوتنی ئیرادەی یەکێتیە و شکۆی یەکێتیە لە کاتێکە ئێمە دەزانین یەکەم شکۆ بۆ یەکێتی ئەوە بوو کە بە قیادەی جەنابی سەرۆکی یەکێتی کاک بافەڵ تاڵەبانی کە ئەو ڕۆژەی هاوپەیمانی سێقۆڵی هەڵوەشێنرایەوە تا گەیشتە ئەو دەرەنجامەی کە محکەمەی ئیتحادی قەراریدا بە کەیسی بەڕێز کاک وشار زێباری و دوجار پیشانەوەی بەڕێز کاک ڕێبەر ئەحمەد لە پۆستی سەرۆکۆماریان با بڵێم کاندید بۆ سەرۆکۆمار. هەموو ئەوانە دەستکەوتی یەکێتینە، ئەوە دەرەنجامی ئەوەیە کە سیاسەتی حەکیمانی جەنابی مام کاتی خۆی لە سەردەمی کاری لەناو حیزب بۆکو یەکێتی و لەو سەردەمەش کە کاری وەکو سەرۆکۆمار لە عێراقدا ئەوەی سەلماندووە یان ئەوەی گەیاندۆتە خەڵکی عێراق و پێکاتەکانی خەڵکی عێراق و نوێنەرەکانی خەڵکی عێراق لەناو پەرلەمانی کوردستان کە بەڵێ ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە دەتوانێت ئیدارەی مەلەفەکان بکاو بدا بە باشترین شێوە و دەتوانێت میلەتانی عێراق و گەلی عێراق و گەلی کوردیش لە کوردستانی عێراق بگەێندە کەناری ئارام و بتوانێت بەلایەنی کەم داکۆچی لەو مافانە بکە کە تاچی کورد پێویستێتی و دەبێت داکۆچی لەسەر بکرێ. باشە کاک سەروان، وەک خۆشە لە قسەکانت باس لەوە کرد کە ئێستا ڕەنگە ئەرکەکە زۆر قورستتر بێ لەم دۆخەدا بۆ سەرۆکۆماری نوێی عێراق بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید بۆ پێی کە دەزانین بارودۆخێکی ناهەموار لە هەموو ڕوویەکەوە لە عێراقدا هەیە و دروست بووە، بەڵام ئەوەش ئاشکرایە کە بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید ساڵانێکی زۆر لەگەڵ سەرۆک مام جەلالدا کاری کردووە، لەگەڵیدا ژیاوە و لەگەڵەوەشدا بە هەمان شێوە ڕاوێژکاریشی بووە لە سەرۆکایەتی کۆمار. ینی ئەمانە و تا چەند هاوکار دەبێت بۆ ئەوەی بە هەمان شێوە دکتۆر لەتیف ڕەشید درێژە پێدەری سیاسەتی حەکیمانی سەرۆک مام جەلال بێ و بەو شێوەیە بتوانێت کێشەکان کە هەیە چارەسەری بکات. من پێم وایە هەر لە جەنابی دکتۆر لەتیف ڕەشید کە ئێستا ئەوڕۆ سەرۆکۆماری عێراقا لە جانیبە ئیداریەکەیەوە بە حکوومەتی هەرێمی کوردستانیش کە وادیرەکانی یەکێتینە ناو حکوومەت و تەنانەت بەرپرسانی یەکێتی لە خودی سەرۆک بافڵ تاڵەبانیەوە تا دەگاتە بچووکترین ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان کەسمان نەشەرمان بەوەیە وەنە لاریمان لەوە هەیە کە ئێمە هەمومان خوێندکاری ڕێبازی جەنابی مام جەلال بووین و مام جەلال بۆ ئێمە
ڕێچکەیەک و ڕێبازێک و دەرسێک و نامەیەک و شانامەیەکی جێهێشتووە کە بتوانندرێت کاری لەسەر بکرێ و دەشتوانندرێت کاری لەسەر بکرێ و زۆریشی کات پێویستە بۆی کاری لەسەر بکرێ. بۆیە هەموو ئەو شتانێک کە باسم کرد دەرەنجامێکمان بەدەستەوە دەدا کە بڵێ جێبەجێکردنی سیاسەتی مام جەلال کە بریتی بوو لە چەپکە گوڵەکە لە ناو هەرێمی کوردستانیش و لە ناو عێراقیشا باشترین خاڵی بەهێزی سەرکەوتنی پرۆسی سیاسیە، باشترین خاڵی کۆکردنەوەی ڕاوڕای جیاوازە، باشترین یەکانگیربوونە لە نێوان هەموو ئەو ئایدیا و بیر و بۆچوونانەی کە هەمیشە پەرتەوازیان تێدا بەدی دەکرا. مام جەلال کۆکەرەوەی ماڵی عێراقیەکان بوو. لە سەردەمی مام جەلال ئێمە وەکو کورد پێمە وا بوو کوردستان کە بەڵێ ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە دەتوانێت ئیدارەی مەلەفەکان بکا و بدا بە باشترین شێوە و دەتوانێت میلەتانی عێراق و گەلی عێراق و گەلی کوردیش لە کوردستانی عێراق بگەێندە کەناری ئارام و بتوانێت بەلایەنی کەم داکۆچی لەو مافانە بکە کە تاچی کورد پێویستێتی و دەبێت داکۆچی لەسەر بکرێ. باشە کاک سەروان وەک خۆشە لە قسەکانت باست لەوە کرد کە ئێستا ڕەنگە ئەرکەکە زۆر قورستر بێ لەم دۆخەدا بۆ سەرۆکۆماری نوێی عێراق بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید بۆ پێی کە دەزانین بارودۆخێکی ناهەموار لە هەموو ڕوویەکەوە لە عێراقدا هەیە و دروست بووە. بەڵام ئەوەش ئاشکرایە کە بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید ساڵانێکی زۆر لەگەڵ سەرۆک مام جەلالدا کاری کردووە، لەگەڵیدا ژیاوە و لەگەڵەوەشدا بە هەمان شێوە ڕاوێژکاریشی بووە لە سەرۆکایەتی کۆمار. ینی ئەمانە و تا چەند هاوکار دەبێت بۆ ئەوەی بە هەمان شێوە دکتۆر لەتیف ڕەشید درێژە پێدەری سیاسەتی حەکیمانی سەرۆک مام جەلال بێ و بەو شێوەیە بتوانێت کێشەکان کە هەیە چارەسەری بکات. من پێم وایە هەر لە جەنابی دکتۆر لەتیف ڕەشید کە ئێستا ئەوڕۆ سەرۆکۆماری عێراقا لە جانیبە ئیداریەکەیەوە بە حکوومەتی هەرێمی کوردستانیش کەوادیرەکانی یەکێتینە ناو حکوومەت و تەنانەت بەرپرسانی یەکێتی لە خودی سەرۆک باڵ تاڵەبانیەوە تا دەگاتە بچووکترین ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان کەسمان نەشەرمان بەوەیە وەنە لاریمان لەوە هەیە کە ئێمە هەمومان خوێندکاری ڕێبازی جەنابی مام جەلال بووین و مام جەلال بۆ ئێمە ڕێچکەیەک و ڕێبازێک و دەرسێک و نامەیەک و شانامەیەکی جێهێشتووە کە بتوانندرێت کاری لەسەر بکرێ و دەشتوانندرێت کاری لەسەر بکرێ و زۆریشی کات پێویستە بۆی کاری لەسەر بکرێ. بۆیە هەموو ئەو شتانێک کە باسم کرد دەرەنجامێکمان بەدەستەوە دەدا کە بڵێ جێبەجێکردنی سیاسەتی مام جەلال کە بریتی بوو لە چەپکە گوڵەکە لە ناو هەرێمی کوردستانیش و لە ناو عێراقیشا باشترین خاڵی بەهێزی سەرکەوتنی پرۆسی سیاسیە، باشترین خاڵی کۆکردنەوەی ڕاوڕای جیاوازە، باشترین یەکانگیربوونە لە نێوان هەموو ئەو ئایدیا و بیر و بۆچوونانەی کە هەمیشە پەرتەوازیان تێدا بەدی دەکرا. مام جەلال کۆکەرەوەی ماڵی عێراقیەکان بوو. لە سەردەمی مام جەلال ئێمە وەکو کورد پێمە وا بوو کە ئاریشەیەکمان لەگەڵ حکوومەتی مرکزی و لە عێراق و لە وەسەتی عێراق و لە جنوبی عێراقیدا نییە. بەرپرسانی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان سەرقاڵی کاری ڕۆژانی هەرێمی کوردستان و بەڕێوەبردننی هەرێمی کوردستان و ئیدارەدانی پەرلەمان و سەرۆکایەتیەکان و دەستگا حیزبی و فەرهەنگی و کەلتوریەکان بوون. کەسمان بەو شێوەیە مەترسی ئەوەمان نەبوو کە پێویستە لە عێراق و لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق ئێمە وەکو چاودێری سیاسی یا وەکو پارێزەری سیاسی لەوێ بوو حزور وجودمان دەبێت چکە هەبوونی مام جەلال بە تەنها خۆی کافی بوو. مام جەلال پارێزەر بوو، بە حەق پارێزەریش بوو، بەڕاستیش پارێزەر بوو، پارێزەر لە مافەکانی خەڵکی کوردستان، حامی دەستوری عێراقی بوو و هەر گرژیەک و هەر ئاڵۆزیەکیش ئەگەر ڕووی بدا بوایە مام جەلال دەیتوانی خێرا گرێچێرەکان بکاتەوە. عێراق لە قەیراندا بوو، گرێچێرەیەکە بوو بە ناوی قەیرانی سەرۆکایەتی کۆمار شکورە و گرێچێرەیە کرایەوە. لە دوای ئەوە یەکەم کاری بەڕێزکاک دکتۆر لەتیف ڕەشیدیش ئەو بوو ڕاستپاردنی سەرۆکی ئەنجومەنی ڕاستپێردراوی عێراقی کە بتوانێت لە کاتێکی نزیک وەکو خۆیان باسی دەکەن لە خلالی 2 هەفتە یا چەند هەفتەیەک دەبێت و حکوومەتە تەشکیل بکرێ و بنچینە و
ئوسوسیاتی دیاری کراوە. ئەمە خۆی لە خۆی دەبێتە دەستکەوتی ئەو پیاوەکو سەرۆکی کۆماری عێراق کە توانی بە خێراترین مدەی زەمەنی دەستکراوانە و لێزانانە و بوێرانە بڕیار بدە. هەرچەندە ئیتفاقی سیاسی پێشوەختە لەگەڵ ئەو حاڵەتە کراوە. لە لایەکی دیکە بەڕێز کاک دکتۆر لەتیف ڕەشید لە سروشتی کاری دەوڵەتداری لە عێراق شارەزایە بەو پێوەی کە بوو پێی کە خۆی وەزیر بووە لەوێ و جارێک کەش تاکید دەکەینەوە لەوەی کە لە ناو کاری سیاسی لە ناو کۆشکی کۆمار وەکو سەرۆکایەتی کۆمار و ڕیاسە دیسان شارەزایە و ئەزمموی هەبووە وەکو ڕاوێژکاری ڕەوانشاد جەنابی مامجەلال. لە هەمووش ئەوانە گرنگتر بۆ ئێمەی کورد لێرە کۆدەنجیەک هەیە لە نێوان بەڕێز کاک مەسعود وەکو سەرۆکی پارتی و بەڕێز جەنابی سەرۆکی یەکێتی کاک بافڵ و پارتە سیاسەکانی دیکەی کوردستانیش کە پێم وایە دکتۆر لەتیف ڕەشید دەبێتە کۆکەرەوەی ناوماڵی کورد کاروەکو لە ئێستاوە بەدی دەکرێت لەوەی کە ببێتە هۆکاری پەرتەوازەی سیاسیان ئەگەر بکرێ وەکو زاراوەیە کە بەکاردێ ئێمە لە عینادی سیاسی دەرچوین. عینادی سیاسیمان کۆتایی پێهێنا بەرەو کرانەوەی گرێچێرەکان و بەرەو ئافاقێکی ڕەوشنتر و ڕووناکتر بۆ ئایندەی عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی. بیرشمان نەچێ خاتونی بەڕێز ئێمە دەبێت لەسەر ئەوە جوان بوەستین کە هیچ کاتێک پشێوی و ئاڵۆزی لە عێراق یەکسان نییە بە ئارامی لە هەرێمی کوردستان. 2000 ئێمە هەرێمیی گرێدراوی عێراقی مرکزین لە ڕووی بودجە موچە دارایی سیادا ئێمە هەمومان گرێدراوی حکوومەتی مرکزین. بۆیە هەمیشە دەبێت ئێمە چاودێرانی سیاسی سیاستکاران بە چاوێکی گەورەتر تەماشای ئافاقە سیاسەکان بکەین. ئەویش ئەوەیە کە هەمیشە سەرکەوتنی کورد یەکسانە بە سەرکەوتنی پرۆسی سیاسی لە عێراق و ئامادەبوونی نوێنەرانی کورد لە عێراق و ئامادەبوونی تیمی حکومی جێبەجێکار لە ناو حکوومەتی داهاتوی عێراقی ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆی بزانین چی دەکەین و چیمان پێ دەکرێت و چۆن هەنگاو دەنین بۆ ئایندا. باشە بیرشمان نەچێ مەشتێکی دیکە زۆر گرنگە لە عێراقاویش ئەوەیە کە هەمیشە عێراق وەکو باسمان کرد لە ساڵانی ڕابردوو داخراو بووە بە ڕووی دنیای دەرەوە. بەڵام ئێستا لە سەردەمی دوای 2023 و ئازادکردنی عێراق و حاڵەتێکی نوێ لە دیموکراسیەت ئەگەرچی دیموکراسیەتیش لێرە و لەوێ گلەیی هەیە و کرچ و کاڵیەک لە سیاست لەبوونیەوە تا ئێستا بەدی دەکرێت. بەڵام هەنگاوی باشمان ناوە مەبەستم ئەوەیە کە بەڕێز سەرۆکۆماری تازی عێراق ئەو باڵێکی قورسی لە ئەستۆیە کە جارێکی دیکە کرانەوەی زیاتر و زۆرتری عێراق بە ڕوویکاری دنیای دەرەوە هاتن و کردنەوەی زیاتر و زۆرتری سەفارەتخانەکان و قونسڵخانەکان و نوێنەری وڵاتەکان. ئارامبوونی عێراق یەکسانە بە ئارامبوونی ناوچەکەش بەگشتی نەکرد عێراق بۆ هەرێمی کوردستان. بۆیە من پێم وایە بەڕێز کاک دکتۆر لەتیف ڕەشید دەتوانێت وەکو سیاسیەکی کارە وەکو کەسێکی بە ئەزموون لە بواری حکومڕانی و لە بواری ڕاوێژکاری یا شالیاری وەکو کەسێک لە بواری ئەکادیمی کە ساڵانێک لە با بڵێم وڵاتی بەریتانیا خوێندوێتی و لەوێ ژیاوە دەتوانێت بەشێک لە کارە باشەکانی کە بۆ ئێرە دەشێ کۆپی بکرێت لە وڵاتان بوونی هەبووە لێرە جێبەجێ بکاتەوە. لەو حاڵەتە ئاسۆی سەرکەوتنی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید وەکو سەرۆکۆماری عێراق ڕوونترە و گەشترە. ئومێد دەکەین و ئومێدەوارین کە سەرکەوێت لە کارەکانی کاتە کاک سەروان چاوەڕوان دەکەن بە تایبەت کە پەیوەندیەکانی نێوان عێراق و وڵاتانی دیکە بە تایبەت لە سەراستی نێودەوڵەتی بەرەو باشبوون و بەرەو پێشچوونێکی باشتر بڕوە بەپێی ئەوەی ئەو ئەزمموی کە جەنابیشت باست کرد ئەزمموی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید چاوەڕوانیەوە دەکەن کە عێراق کە لە ماوەی ئەم چەندین ساڵەدا ڕەنگە بەجۆرێک لە جۆرەکان داخراوێکی زۆری بەخۆیەوە بینیوە. چاوەڕوانی ئەوە دەکەن ئەمە تێپەڕێت؟ بێگومان لە دارشتنی ڕسمی سیاسی لە عێراقدا مداخلاتی ئیقلیمی هەیە و مداخلاتی نێودەوڵەتی هەیە واتە هەم دنیای دەرەوە هەم وڵاتانی دەوروبەری خۆشمان لە ژمارە 1 تا 100 ڕێیان هەیە یان بیر و بۆچوونیان وەردەگیرێ. پێمان خۆش بە یان ناخۆش
ئەوڕۆ لە دنیای گلۆبالیزیشن و لە دنیای عولەمە و لە دنیای کۆکراوە و بچووکراوەدا هەموو دنیا چاودێرە بەسەر سیاسەتی وڵاتەکانی دیکەوە، واتە وڵاتێک چاودێرە بەسەر سیاسەتی وڵاتی دراوسێ یا بەرامباری یا حتا وڵاتی دوورمەوداش. پێمان خۆش بە یا ناخۆش ئۆکەیەک و ڕەزامەندی کە پێویستە لە نێوان لایەنە سیاسەکانی عێراق هەبێ و لە نێوان لایەنە سیاسەکانی کورد هەبێ، دەبێ ئەوشمان لەبیر نەچێکە ڕەنگە ضرورەت وا بخوازێ ئۆکەیەک یا ڕەزامەندیەک یا بەلایکەمی لایکێکی وڵاتانی دەوروبەریشی لەسەر بێ و لەگەڵ بێ، چکە دوجار وڵاتانی دەوروبەری خۆمان بە وڵاتانی عەرەبی و ئیسلامی و جگە لەوانەش و دەرەوەی ئەوانە یا دوورتر لەوانە هەمیشە ئەو کەسانەی اختیار دەکەن کە بزانن چۆن میان ڕەوانەتر یا دەتوانن بە ڕێگای نزیکتر بگەنە زمانی گفتوگۆ و حیوار و بێگەیشتن و تێگەیشتن. ئێمە دەبێ ئەومان لەبیر بێ کە هەڵبژاردننی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید کۆدەنگێکی سیاسی ناو لایەنە سیاسەکانی عێراقی و کۆدەنگێکی سیاسی ناو لایەنە سیاسەکانی کوردی و دوجار کۆدەنجێکی سیاسی لە وڵاتانی ئیقلیم و دەرەوەشی لەسەر بۆ بێگومان بۆیە ئەو پیاوەیە ساوڕۆ بینیمان وەکو چوارەمین سەرۆک کۆماری عێراقی دەست بەکار بوو و لە مەراسیمێکی شایستەدا داخڵی ناو کۆشکی سەلام بوو. لەسەر وشەی سەلام ئێمە گەر بوەستین عێراق سەرۆکێکی هەیە، پیاوێکی میانڕەوە، ئێستا پیاوێکی نەرمونیانە، پیاوێکە پاشخان و باگراوندێکی سیاسی و ئەکادیمی لە وڵاتێکی دەرەوەی کە بە مرکزی سیاسەتی دنیا ئینگلیزەکان دەناسرێن هەبووە. دەبێ کۆشکی سەلام ڕنگدانەوەی سیاسەتی نەرمونیانانە و ژیرانە و پڕ لە ئاشتی و سەلامی ئەو پیاوە بێ وەکو سەرۆک کۆمار. بۆیە ئێمە ئایندەی سەرۆک کۆماری تازای عێراق بە باش دەبینین و پێمان وایە جوگرافی و سیاسی و تەنانەت نێودەوڵەتێکە لەبارە بۆ ئێستای بەڕێز کاک دکتۆر لەتیف ڕەشید کە بتوانێت وەکو سیاسێکی لێزان بتوانێت یاریکارێکی باش بێ لە شەترەنجی سیاسی لە ناوچەکە و لەگەڵ دەرەوە و لەگەڵ وڵاتانی ئیقلیم و دەوروبەری خۆشمان. باشە کاک سەروان، ئاشکرایە دوای ساڵێک زیاتر لە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق دوجار توانراکە سەرۆک کۆماری نوێی عێراق دیاری بکرێ هەڵبژێردرێ و دوجاریش محەممەد شیاع سوودانی ڕاستپێردراوە بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق کە لە دوای ئەو ماوە زۆرە کە گرفت هەبوو لای هەمومان ئاشکرایە دوجار توانراکە سەرۆک کۆماری نوێی عێراق و وردە وردە هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتی نوێ دەست پێ بکرێ. پێتان وایە لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراقدا ینی تا چەند گرفت و ئاستەنگی دێتە بەردەم بەتایبەت لەلایەن هەندێک لایەنی سیاسی عێراقی و بەتایبەتتریش بڵێن کە لایەنێکی دیاریکراو کە سەدر ئاشکرایە کە لە ڕابردوودا پەرلەمانتارەکانی خۆی کشاندەوە لە ئەنجومەنی نوێرانی عێراق، بەڵام ئەوەش ئاشکرایەکە کەسێکە لە ساحی سیاسی عێراقیدا و لە شەقامدا بە هەمان شێوە لایەنگرێکی زۆری هەیە. پێتان وایە گرفت دروست دەبێت، دەتوانن گرفت دروست بکەن لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراقدا؟ بێگومان هەموو شتێک و هەموو کەسێک یار و نەیاری هەیە. بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید کاتێک کە بووە سەرۆک کۆمار و تەکلیفی بەڕێز سوودانی دەکاوەکو سەرۆکی تەکلیفکراو بۆ کابینەی نوێی حکوومەتی عێراقی، ئەم کەسە یان ئەم کەسایەتیە یا پارتی پشتیوانی ئەم کەسە دیسانەکە بەدەرنیە لە هەبوونی یاروونەیار لە پرۆسە سیاسیەکەی عێراقیدا. هەڵبەتە هاوکاری دەبێت لە ناو عێراق و لە دەروی عێراق و دژبەر و نایاریشی دەبێت، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە کۆدەنجێکی لەسرە لەبەرەوەی کە ئێمە باس لەوە بکەین جارێ عێراق لە قەیراندا بوو، ڕۆژگارێک بوو کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی لە نێوان قەوسین پەرلەمانی عێراقی دەکرا لەژێر ڕەحمەتی کاتێشاکانی هێزەکانی چەکداری سەر بە پارتە سیاسیەکان بوو و هەموو ڕۆژ پەرلەمانی عێراقی
دەواازەی داگیرکراو بوو لەلایەن سەدرریەکان و هەوادارانی ئەم و پارتی چەکدار و غیرە چەکدار بۆیە کاتێک کە ئەو حاڵەتە بە بنبەست دەگەیەندرێ و هەرەشەیەکی ئیقلیمی و نێودەوڵەتی و تەنانەت عێراقیش لەو کەسانە یا لەو گروپ و لایەنە چەکدارانە دەکرێت و دوجار زۆریان لێ دەکرێت یا با بڵێم ئیجبار دەکرێت لەسەر ئەوەی کە بێن و چەکدا ماڵن و دەستبەرداری ئەو سیاسەتە بن ئەوە خاڵێکی باشی ئەرێنیە بۆ عێراق ئیسا ئەوڕۆ ئێمە لە حکوومەتی عێراقی یا با بڵێم لە پرۆسی سیاسی لە عێراق پەرلەمانێکی کارامان بە سەرۆک و جێگر و ئەندامانی پەرلەمانی لە هەموو ڕێکخرا و لایەنە سیاسیەکان لە ئەو سەر تا ئەو پەڕ هەیە لەولایە سەرۆکایەتی کۆمارمان تشکیل کردو و کۆتایی پێهات لەولایە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان ڕاست پارد و لە خلالی هەفتەیە کە دوانەسیانە دێ کابینە ویزارەکی خۆی ئەلان دەکات هەبوونی ئەو حاڵەتە کە وەکو ڕێڕەوە دیموکراسیە یاساییە دەستوریەکە کاتێک کە وەکو ویلادەیەکی طبیعی لەدایکبوونیی طبیعی لەدایک دەبێ بێگومان گەرنتی ژیان و سەلامەتی ئەو حکوومەتە زیاتر و زۆرترە وەک لەوەی کە حکوومەتێک بە انقلابێکی عسکەری بێ یا حکوومەتێک لە هەڵبژاردنێکی تاڕێ و لە ناکاو بێیان فەرزی ئیرادە و قووەت و دەسەڵات بێ بۆیە من پێم وایە ئەو حاڵەتانەی کە دێنە پێش بە حاڵەتە سلبی و با بڵێم ئیجابیەکانەوە پۆزتیڤ و نێگەتیڤەکان هەمووی یەکسانە بۆی کە باڵێ پرۆسێک لە عێراق بەناوی پرۆسی سیاسی و بەناوی کاری سیاسی و بەناوی حکوومەتێکی ڕیشە دا چەقێنرا و لە نێوان سیاسەتی پارت و لایەنە سیاسەکان کاتێک کە دڵێن حکوومەتێک بۆ خزمەتکردنی هاوڵاتی و حکوومەتی نیشتیمانی لە پێناو خزمەتی هاو نیشتیمانی بەڵام بیرمان نەچێت دوجار ئەو حکوومەتە باگراوند و پاشخانەکەی کۆمەڵێک پارتی سیاسین کۆمەڵێک ئارایی جیاوازن لە سیاستدا عێراقیش خۆی وڵاتێکە وەکو مەتحەفی ئەجناس یان وەکو با بڵێم وڵاتێکی فرەڕەنگی هەمەڕەنگی هەمەلایەنی ڕەنگڕێژە لە نێوان دینەکان لە نێوان مەزهەبەکان لە نێوان قەومەکان بۆیە ئیدارەدانی حکوومەتی عێراقی کە دەڵێم حکوومەتی عێراقی مەبەستم حکوومەتی جێبەجێکاری عێراقکە لە نێوان دوو کەوانە خۆی لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی دەگرێتەوە ئەگەر ئەو حکوومەتە بە بەشداری هەمووان بێ دەتوانێت خزمەتی هەمووان بکە ئەگەر ئەو حکوومەتە پشتیوانی هەمووانی لەگەڵ بێ دەتوانێت خزمەتی هەمووان بکە و ئەگەر ئەو حکوومەتە هەموو پارتە سیاسەکانی بە هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیشەوە تێدا بێ و تێدا بەشدار بن و کارکتەری ڕاستەقینە بن ئەو کاتە سەرکەوتنی ئەو حکوومەتە و ئایندەی ئەو دەوڵەتە بێگومان گرنتی زیاتر دەبێت. باشە کاک سەروان بە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق چاوەڕوانی گۆڕانکاری زۆر دەکرێت لە بارودۆخی عێراقدا ڕوو بدات هەم لە بارودۆخی هاوڵاتیان ژیان و گوزەرانی هاوڵاتیان ئەو گرفتە سیاسیانی کە هەیە بە تایبەت لە ناو خۆی بەغداد چاوەڕوانی چی دەکەن؟ من پێم وایە دەبێت ئەو چاوەڕوانیانە ئەو چاوەڕوانیە هەڵبگرین بۆ کارنامەی حکوومەتی داهاتووی عێراقی بەیانی بەڕێز محەممەد شیع سوودانی دێ وەکو سەرۆکی ڕاستپێرداوی ئەنجومەنی وەزیران کارنامەی خۆی هەیە کاتێک کە کارنامەی خۆی بڵاو دەکاتەوە ئاشکرای دەکا ئەم دەیەوێت کار لەسەر چی بکە پلان و بەرنامە و پرۆگرامەکەی چییە و تا چەند ئەو پلان و پەیرە و پرۆگرامی ئەو لە ئەرزی واقع شایانی جێبەجێکردنە و شایانی تەنفیزکردن و ڕێکخستن و بەکارهێنانە ئەو کاتە ئێمە دەبێت بڕیار لەسەر ئەوە بدەین ئێمە دەبێت هاوڵاتی خۆمان وا فێر بکەین تەنانەت لە مەسلەی دەنگدان و لە پرۆسی دیموکراسیش دەنگدانەکانمان لەسەر حسابی ئیجتیهاد و لەسەر حسابی باوکو باپیر و کەس و کارەکەی چ بۆ چ لایەنێک بۆ چ ڕەنجێک بۆ نەبێ ئێستا لە وڵاتانی دنیای دەرەوە کاتێک کە دەنگ بە لیستی پارتێکی سیاسی بربژێر بۆ پەرلەمان دەدرێت دەنگ بە پارتەکە نادرێت دەنگ بە کارنامی پارتەکە دەدرێت ئەو پارتە بۆ 4 ساڵی ئایندە پلان و بەرنامە و کار و کارنامەی چییە چۆن دەتوانێت هاوڵاتی خزمەت بکە لەکوێ باس کەم دەکاتەوە لەکوێ جادە و
قیر و قیرتاو زیاد دەکات لەکوێ پارک و یاریگا زیاد دەکات لەکوێ مەسلەی ئەکۆنۆمی هەڵدەستێنێتەوە و پول و دراوی ئەو وڵاتە بەهێز دەکات لەکوێ کاری ڕۆژانە بۆ خەڵک دابین دەکات لەکوێ دەتوانێت حکوومەتە کەرتی پەروەردە کە وەکو کردێکی زۆر گرنگ ڕەچاو دەکرێت لە هەموو دنیا و بەپی پێوەرە ستاندارد و جیهانیەکان لەکوێ حکوومەتە دەتوانێت بەشی تەندروستی کارا بکاتەوە خزمەتگوزاری تەندروستی بگێنێتە هاوڵاتیان و مەسلەی بیمەی تەندروستی و مەسلەی کەمکردنەوەی ڕێژەی نەخۆشی کەمکردنەوەی ڕێژەی هەژاری کەمکردنەوەی ڕێژەی نەخوێندەواری هەموو ئەو وردەکاری و پلانانە ئەوە لێرەدا حکوومەتەکەی بەڕێز سوودانی بەرپرسەلی و دەبێت کاتێکە کار و کارنامە و پلان و بەرنامەی خۆی هێنا سەر شاشەکانی تیڤ و سەر ڕاگەیاندن و میدیا و سوسیال میدیا ئەو کات ئێمە بین بڕیار لەسەر ئەوە بدەین بەڵام من وای دەبینم حکوومەتێک کاتێک کە پشتیوانی پارتە سیاسیەکانی لەگەڵ بێ حکوومەتێک کە زادەی با بڵێم سەرۆکایەتی کۆمار و پەرلەمانێکی هەڵبژێردراو بێ خۆی هەڵبژێردراو بێ دەبێت زیاتر متمانە بەخۆ بێ لە کاتی کارکردن و لە کاتی دەستنیشانکردنی وەزیرەکان بیرمان نەچێ کەسی شیاو بۆ شوێنی شیاو لە ناو کابینە ویزاریەکەی سوودانی زۆر گرنگە ئاکی وەزیرە چێ پەرلەمان چێ بەڕێوەبەری گشتیە ڕاوێژکارەکان چێن شارەزاکان چێن لە بواری خزمەتگوزاری ئەوەی کە ڕاستەوخۆ دەگەێنرێ بە هاوڵاتی کارکردن لە پێناوی ڕەزامەندی شخصێک و سەرکردەیەک و پارتێک دەبێتە نەهجی محەممەد سوودانی یا کارکردن لە پێناوی پرۆسە گەورە نیشتیمانیە سیاسیە دیموکراتیە خزمەتگوزاریەکە ئەوە گرنگە لێرە بۆیە ئێمە پێمە وایە دەبێت چاوەڕوانی کار و کارنامەی حکوومەت بین ئەو سا بتوانین بڕیار لەسەر ئەو بدەین کایە حکوومەتەکەی تا چەند ئەندازەیەک سەرکەوتووە وە چۆن هیوای لەسەر هەڵبچنین. بەڵێ زۆر سپاس بەڕێز سەروان گۆمەشینی چاودێری سیاسی و شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەم ڕووماڵە تایبەتی کورسات نیوز لەگەڵمان بووی سپاس.